دیارە سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە چەند کۆبوونەوەیەک لە دواییان ئەنجامدا لە چەند ڕۆژی ڕابردوودا بە حکمی کۆنتترۆلکردن یاخود ئەو بۆشایە ئەمنەی کە لە ئەو شوێنانەدا هەیە کە پێی دەوترێت مادەی 140 یاخود ئەو ناوچانی کە دەکەونە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان تا ئێستا بۆشایی ئەمنی لەو ناوچانەدا هەیە جموجوڵەکانی داعش ناوبەناو هێشتا لەو ناوچانەدا بوونی مایە کۆمەڵێک مەترسی دیکە و چەند بارەبوونەوە کە بۆ جاری چوارەمە هەر لەم ساڵدا هێرش دەکرێتە سەر کەڵگەی غازی کۆرمۆر ئەمەشێکێکە لە پرسە گرنگەکان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم بەڕێز مەردان چاوشین کە بەڕێزیان لێپرسراوی میحوەری پێشمەرگەن لە یەکێک لە میحوەرەکان و ڕاستەخۆدر لە ستۆدیۆ میوانی منە کاک مەردان زۆر سپاس بۆ ئامادەبوونت چەند کۆبوونەوەیە کراوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەمەوێت بزانم ئەنجامی ئەم کۆبوونەوانە چی بوو لە کۆبوونەوەکانە باسی چی کراوە سەبارەت بەو ناوچانەی کە دەکەونە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان سپاس بۆ ئەم چاوپێککەوتنە سپاس بۆ ئەم دەرفەت و فرسەتەی کە بتوانم بیرروڕای خۆم دەربڕم دەربارەی ئەو کۆبوونەوانەی کە لەگەڵ سوپای عێراقا دیارە ئێمە ڕۆژی 24 ئەم مانگە بە دیاریکراوی سەعات 900 سەر لە بەیانی لە بارەگای یەکەیەکی سوپای عێراق لە شاری خانەقین لەگەڵ وەفدێکی باڵای سەربازی سوپای عێراقا کۆبوونەیەکمان گرێدا لەو کۆبنەوە بە برای بەڕێزم فەرماندەی هێزەکانی هەفتە کاک مستەفا چاوڕەش برای بەڕێزم کاک محمود سەنگاوی فەرماندەی محوەری یەک بەندە نوێنەری محوەری سێ و کۆمەڵێ ئەفسەری پلە باڵای تری هێزی پێشمەرگەی کوردستان لەو کۆبنەوەیە بەشداریان کرد و لەلایەن سوپای عێراقیشەوە فەریقی یەکەمی ڕوکن فەریق عەبدولئەمیر شەمەری جێگری فەرماندەی گشتی ئۆپراسیۆنە هاوبەشەکان و فەرماندەی ئۆپراسیۆنی دیالە عەلی فاضل عومران لیواڕوکن عەلی فاضل عومران فەرماندەی هێزە وشکانیەکانی عێراق فەریق قاسم و جێگری فەرماندەی هێزی ئاسمانی و فەرماندەی فڕۆکەی بڵێن جەنگی سوپایی عێراق کاکا هێلیکۆپتەر و ئەوانە هەموو ئەم فەرماندانە بەشدار بوون دیارە ئەم کۆبنەوەیە درێژکراوەی چەندین کۆبنەوەی ترە و کۆبنەوانە لە 2021ەوە درێژەی هەیە بۆ ئەوەی کە ئێمە دیدێکی هاوبەشمان هەبێت لەسەر ناوچە کورسانەکانی دەرەوەی ئەم دیدە دروست بووە ئەم دیدە لە ڕووی کۆبوونەوە و پۆرتۆکۆڵ و ئەوانەوە بەڵام بەڕاستیەکەی ئەوەی کە ئێمە ئەمانوێ لەو تەواوی ئەو ناوچە کورسانیانەی دەرەوەی هەرێم کە لە 2014 بوونی هێزی پێشمەرگە یان زاڵگەی هێزی پێشمەرگە لەو ناوچانە هەبووە تا ئێستا ئێمە نەگەیمانتە ئەو قەرارە لەگەڵ ئەوان قراری ئەویان نەداوە ئێمە ئەگەر بڕۆینەوە بۆ بڵین چوارڕیانی سادە لە بینی جەبارە و قەرەتەپە یان چوارڕیانی قەرەتەپە نەقشبەندی یان بۆ زاڵگەی نەقشبەندی ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستانیان لەو بەریشەوە بگەڕێتەوە بۆ منتیقەی جەلەولا و ئەوانە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان زاڵگەکانی و زاڵگەی هاوبەشمان هەبێ و ئۆپراسیۆنی هاوبەشمان هەبێ و کەمینی هاوبەشمان هەبێ کۆمەڵێ بڵێن شت نەکراوە کراوە مەسەن ئێستا ژووری هەماهەنگیمان ژووری هەماهەنگی دیالە لە خانەقینە ژووری هەماهەنگی کەرکووکمان هەیە ژووری هەماهەنگی مووسڵ و مەخموورمان هەیە بەڵام ئەم ژوورە هەماهەنگیانە تا ئێستا بە تەواتی شۆڕ نەکراونەتەوە وەکو بۆ دووسقورمات و بۆ شوێنەکانی تر بەڵام ئەمە ڕێگر نییە من پێم وایە سەرکرداتی سیاسی کورد بتوانێت لە بەغا جەخت لەسەر بوونی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم کاتەوە ئێمە ئێستا حکوومەتی عێراق زیاتر ئەوەندە پەرۆشە بێ بۆ ئەو خەتی فاسیلەی هێزی پێشمەرگە ئەوەنە پەرۆش نییە مەسەن بڕوا ئەوان بڵین لە پشتی ئەوانەوە کە بۆشایەکان لە پشتی ئەوانەوە بەحقەت لە پشتی سوپای عێراقەوە ئەو بۆشایانی کە بۆتە مای مەترسی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش لە پشتی سوپای عێراقەوە مەترسیەکانی بۆ هەرێمی کوردستان چییە؟ مەترسیەکانی بۆ هەرێمی کوردستان ئێمە منتیقەکان مەسەن بۆ نمونە ئێستا ئەو دەرەچەی لە پشتی ئەوانەوەیە لە بەحیرەی حەمرینەوە کە ئێستا وشتی کردووە لە دەکانی غڵامات و تەپە و بایزەوە لەوە دەرەچەیەکەیە لە حەمرینەوە ڕاستەوخۆ داعشەکان داخلی باخی شێخباوە ئەبن و لە شێخباوەشەوە دێن بۆ ئومولحونتە و لە ئومولحونتەشەوە ئەتوانن بێن بۆ کڵۆجۆ ئەتوانن مەسەرەن بڕۆنەوە بە قەڵەبڵاقانیشە بەچەم ئەم جموجوڵیان دەست پێ کردووە ئەم جموجوڵیان هەیە ئەمە ڕێگەیەک ڕێگەی دووەم
ڕێگەیەکی تریان لە زەمبورەوە دێت بە ئاغجەمەشەت و سنگورە ئەپەڕێتەوە تێتە قوشەلان و ئەچێتە تایۆرکەوە بە تەواوەتی ناوچەیەکە لە ژێر دەسڵاتی سوپای عێراقایە هەرچەندە ئێمە بە هەماهەنگی ئۆپراسیۆنی یاوبەشەکەین بەڵام ئێمە ئەو مەترسیە لە سەد تا هەفتای ئەو مەترسیەمان لەسەر کفری هەڵگرتووە کە ناوچەی بەلەگە و ناوچەی قوڕچایمان کۆنتترۆل کردووە و هێزەکانشمان بە بەردەوامی چاودێری مەنتەقەکەن. ئەمانە ینی کۆمەڵێ پرزگەلێکن ئەو پرسانە بەشێکیان پرسی سیاسین من پێم وایە ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی ورد و یەکگرتووی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بکرێ جەخت بکرێتەوە لە ئەو ئیتفاقانەی 2014 هێزی پێشمەرگەی کوردستان بگرێتەوە بۆ خاڵی هاوبەشی 2014 ئەمە جێبەجێ دەکرێت ئەمە ئەبێ سیاسیەن لە ئەجەندای کۆبوونەوەکانی ئەم چەند ڕۆژی ڕابردوو باسی لێکرا ئێمە داوای ئەومان کردووە هێزەکانی ئێمە ئامادەین ئەوان بەڕاشکاوانە خۆیان باسیەکەن ئەڵێن ئێمە کێشەمان لە حەمرینە کێشەمان لە مەعسکەری عایشە شوێنێکی دیارە کە لە زەرلوگە داعشەکان کردوانتە مۆڵگای ئەساسی خۆیان ئەمە فەرماندە عێراقیەکان ئەمە بەڕاشکاوی ئەڵێن بەڵام ئەوان ئەو بڕیاریان پێ نییە کە بتوانن بێن لەگەڵ ئێمە ڕێکەون بڵین لەسەر نەخشەی 2014 هێزەکانمان بڵاو پێ بکەینەوە. باشە کاک مەردان دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێرشکرایە سەر ناوچەیەکی گەشتیاری لە دهۆک ئەمەش کۆمەڵێک پرسی بە دوای خۆی داهێنا لە ئێستادا سوپای عێراق دەیەوێت لە خاڵی سنوورینەوان عێراق و تورکیادا سوپای عێراق نیشتەجێ بکات ئەمانە مەترسی هەیە بۆ هەرێمی کوردستان نیشتەجێکردنی سوپای عێراق؟ من نازانم ینی من بۆ خۆم ڕخنم لە ڕەنگە لە ئەدایی ئەم هەرێمە هەبێ کە شێوازی پەیوەندیەکانیان لەگەڵ دەرو دراوسەکانە مەسەن لەگەڵ بە تایبەتی وڵاتی تورکیا کە وڵاتی تورکیا ئێمە بە حسابی دیدی ئابووری ئێمە پەیوەندێکی تۆکۆمان لەگەڵ وڵاتی تورکیا هەیە بەڵام وڵاتی تورکیا ڕۆژانە ئەم ناوچانەی ئێمە بردومان ئەکا تاوەکو ئێستا زیاتر لە 110 خەڵکی هاوڵاتی هەرێمی کوردستان شەهید بوونە من پێم باشتر بوو ینی ئەو مەراسیمەی کە بۆ ئەو گەشتیارە عەرەبانە کرا وەکو کورد میوان نمازە شتێکی باشە بەڵام ئەبێ بۆ هاوڵاتیەکانی خۆشمان بکرایە جوانتر بوو مەراسیمی گەورەمان بکردایە جوانتر بوو خۆپیشاندارمان بکردایە و من پێم وایە ئێمە خۆمان ئەتوانین خۆمان بە خەڵک بخوێنینەوە هەر نمونەیەکی بچووک لەسەر کاکەیەکان هەڵگرەکە هاوڵاتیەکیان ئازارێکی پێگەیشتۆ یان سمێڵی تاشتێنراوە وا کۆبوونەوە نوێنەری مەرجعی باڵای ئیسلامی مەرجعی شیعەکانیان هێنایە سەرخەت هاتە سەرخەت و داوای لێبردن و بەڕسمی وانە بەڵام ئەو هەموو هاوڵاتی لە کوردستان شەهید بووە تاوەکو ئێستا حکومەتی تورکیا کە باشترین پەیوەندی ئابووری لەگەڵ ئەم هەرێمەیە بە هیچ شێوەیەک داوای هیچ لێبوردنێکی نەکردووە و هیچ قەرەبوویەکی نەکەوتەوە ئەمە ینی من بەڕاستی دڵخۆش نیم بەوەی کە سوپای عێراق بچێتە سنوورەکان ئەوایە ئەو سنوورانە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە و پاساوێکیش بەڕاستی بۆ ئەو هێزانەی تر نین کە سەنگەری خەباتی خۆیانیان گواستۆتەوە بۆ ئێرە ئەوانیش پاسایان نییە لێرە بنوانە ئەمانە هەموو کێشن بۆ سەریەشن بۆ هەرێمی کوردستان. باشە کاک مەردان لە سنووری هەرێمی کوردستاندا ڕەنگە بۆشایی ئەمنی نییە ڕاستەخۆ دەکێتە ژێر دەسەڵات و هەژمونی حکومڕانی حکومەتی هەرێمی کوردستانەوە چۆن تورکیا دەتوانێت وڵاتی تورکیا ئەم سنوورانە ببەزێنێت لە نێو هەرێمی کوردستانە فراغەکە لە چیە بۆشایەکە لە چیە؟ من لە نێو هەرێمی کوردستانە بەوە بینم مەسەرەن بۆ پێکەکە ئێستا لە تورکیا بۆ خەباتی چەکداری ڕاگردۆ نایکە مڕعاتی ڕۆژئاوای کوردستانی کردووە ئەی بۆ مڕعاتی هەرێمەکە ئێمە ناکە ئەبێ ئەمەش جێگەی پرسیارە من وەکو ینی بە ڕاشکاوانە و بە ڕازگویانە ئەگەر ڕێی خۆم دەربڕم فعلەن پەکەکەش پاساوێکی داوە بەدەست داگیرکرانی کوردستانەوە کە ئەم هەرێمە بکەن بە ئاگرباران ئەگینا ئێمە ناوچەکانی ئێمە 42,000 دووجار ناوچەمان هەیە بەم ناوچانەی کە ئێستا هەرێمی کوردستان حکومڕانی تیاکە لە کوردستانی تورکیا زۆرترین ناوچەمان هەیە و زۆرترین ناوچەی هەڵکەوتوی جوغرافی چاکمان هەیە بۆ خەباتی چەکداری وانە خێرە پەککە ناچێتەوە ئەو هاتووە ئێرەی کەوتە مەیدانی ئیشی خۆی. باشە کاتە کێشەیەکەیە لە حکومڕانی هەرێمی کوردستان لە ڕووی سەربازی و
هەم ئەبێ لەگەڵ تورکەکانی ئێمە بەڕاشکاوانە بە تورکان بڵین لێرە ستۆپکەن و بڕۆنە دەرەوە و هەم بە ئەبێ بەوانیش بڵێن و ئەبێ بەپێی ئەو سیاسەتی نێودەوڵەت ئەو یاسای نێودەوڵەتی پاراستنی سنوورەکان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ملکەج بێت. باشە دواتر دێمە سەر پرسی چەند بارەبوونەوەی هێرشکردن بۆ سەر کێڵکی غازی کۆرمەر بەڵام بەرلەوە ئەمێت بزانم ئەم بۆشایە ئەمنەی کە لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن ئەم بۆشایی ئەمنیە تاکەی بەردەوامە بێ ئەم کۆبوونەوەیەک لە دوایەکانە کە ئەنجام دەدرێ بەنیازن چی لێ سەوز ببێ؟ ئەمە بۆ ئەم قۆناغام تێگەشتان لەگەڵ سوپای عێراق باش نشتی باشن بەڵام وەکو باسم کرد هەموو شتێک لە ڕێگەی سەربازیەوە ئەمە چارەسەر ناکرێ ئەمە پرسێکی سیاسیە و ئەمە پرسێکی دەستوریشە ینی حەقوایە سەکرداتی سیاسی کورد و بڕاتەوە بۆ دەستور بۆ جێبەجێکردنی دەستور لە عێراقا پێداگیری پیا لەسەر جێبەجێکردنی دەستور لە عێراقا کە ئەو ناوچە کوردستانیانەی هەرێمی کوردستان دۆخی ئاساییکردنەوەیان بۆ فراهەم بکرێەوە دوایی هەڵبژاردنەوەی تیا بکرێ بۆی کە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەمە ینی کێشەکانە خۆ کێشەی پێشبەگە نییە ئێستا ئێمە سەرۆکایەتی کۆمار کووردە جێگری سەرۆکی پەرلەمان کووردە کۆمەڵێ لە وەزیری دەرەوە کووردە پەرلەمانتارەکەمان هەموو لە بەغان بەڵام هێزەکانی ئێمە و هێزەکانی سوپای عێراق ئێسش وەکوەوەی کە دوو هێزی دژمنکار بەرامبەر بە یەک گۆستاون ئێمە بەشێکین لە عێراق وە ئێمەش بەشێکین لە سیستەمی بەرگری عێراق هیچ مەسەن هێزی پێشمەرگەی کوردستان تاوەکو ئێستا هیچ ئیمتیاز و دەستکەوتێکی لەمە نەچنێتەوە کە ئێمە بەشێکی لەم سیستەمە بەڵام زروفی عێراق زروفێکی معقەدە و من پێم وایە زیاتر ئەوان پێویستیان بە هێزی پێشمەرگەی کوردستانە دڵنیام ئەم بارودۆخە دژوارترە بێ خراپترە بێ و پێشمەرگە خاوەنی ئەساسی ناوچە کوردستانەکانی دەرەوە هێرێمە چکوم ئێمە لە ڕابردوودا لەو چەند ساڵی شەڕی داعشە کە داخل بووین پێویست بوو داخل بووین نەمانیێڵە لە بحیری حەمریش ئەو بۆیەک بندرێتەوە بەڵام ئێستا شەڕ هاتۆتە ناو کلۆجۆ و دەوری کفری ئەوانەوە ئەیمانای وایە سوپای عێراقیش ئێمە لە ئەدای ئەمنی سوپای عێراقی ڕازی نین یان نەیانتوانیوە ئەوان ئەو ناوچانە بە شێوکی تۆپە کۆنتڕۆڵکەن. باشە لە ڕووی لۆجیستیەوە سوپای عێراق گەر هەڵسەنگانێکی بۆ بکرین لە ڕووی لۆجیستیەوە چۆنن دەستگا هەواڵگریەکانی سوپای عێراق و هەرێمی کوردستان چۆن ئەم هێرشانە کە دەکرێتە سەر کۆرمەر چۆن پێشوەختە نازانرێت؟ من ئەو هێرشەی کراوە بە پێی لێکۆڵینەوە بەرایەکان کە ئەوە لە چوارڕیانی نەوجول بۆ بە ئاراستەی زەمبور بڕۆی لویا کراوە ئەوەش بەڕاستی مۆڵگەی هێزە عێراقیەکانە ئەوە قوڵایی هێزە عێراقیەکانە ینی ناکرێ خۆ تۆ ئێمە لە ڕووی ئیهمالیەکی بەست لەم هێرشانە من ناتوانم پەنجەی تاوان بۆی کەگڕاکێشم بەڵام ئێمە مستەلزەماتی جەنگی ئەلکترۆنیمان نییە ئەگەر موشکێک بێت ئەبێت تۆ ئامێرێکی ئاگادارکردنەوەمان نییە بەو شێوە بۆیە نەزانراوە بەڵام ناوچەکە ناوچەیەکە قوڵایی ناوچەکانی سوپای عێراقنەوێ. باشە یعنی ئەمە چوارم جارە هێرشەکرێتە سەر کێڵگەی غازی کۆرمۆر یعنی پێشبینی دەکرێت کە لە داهاتوودا ئەم کێڵگەی دیارە بەمەبەست دەکرێتە ئامانج پێشبینیەکە لە داهاتوودا دووبارە بوونەوەی هێرشانە ڕووداتەوە هەموو شتێک ممکینە چکم تۆ ئەو ڕاکێتانەی کە ئەتوانی بخێتە پشتپی کابێکەوە پیاوێکی هاوڵاتێکی ئاشایریش هەربێت بەخۆی بۆ فەوزا ئەوانە ئەگەر کرێکارێکیان بۆ دانە مەزان شتێکیان بۆ نەکرد ڕاکێت تێبتەخێنێ و فۆزای دروستکە بەڵام ئەمانە مەترسی دروست داکەن لەسەر بڵین بەرهەمێنانی ئەو کۆمپانیایە. باشە داعش هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی ئەم مەترسیانە و هێرشەکان بۆ کۆرمۆر یاخود کێشەی دیکەش هەیە لە ناو عێراق و هەرێمی کوردستانە؟ ئەنواع کێشە هەیە چکم تۆ لە ناو عێراقا کۆمەڵێ هەیەز هەیە کە ڕەنگە مەسەن لە چوارچێوەی وەزارەتی بەرگری عێراقیان وەزارەتی ناوخۆی عێراقا ئاراستە نەکرێن ئەمانە کۆمەڵی کێشن من ناتوانم بەڕاستی پەنجەی ئیتیام ڕاکێشم بۆ هیچدایەک تاوەکو دلیلم نەبێ بەڵام عێراق خۆی پڕە لە کێشە عێراق 1001 کێشە هەیەوە لە بەردەم دەرگای کێشەی تریش ئەگەر حکومەت دروست نەکرێ و حکومەتێکی تازە نێتە کایەوە ڕەنگە ترازان و ئینفلاتی ئەمەی ناو عێراقا دروست باشە لە ماوەی ئەم 3-4 ساڵی کۆتاییدا چ گۆڕانکاریەک بەسەر ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت پاراستنی ئەو ناوچانەیە کراوە کە لە دەرەوەی ناوچە کوردستانەکانی دەروی حکومەتی هەرێمی کوردستانن چ گۆڕانکاریەکیان بۆ کراوە باشتر بووە یاخود ڕەوشەکە خراپتر بووە؟ ڕەوشەی خراپترەوە پێچەوانەوە وڵاتیانی کورد زۆربەیان ناوچەکانیان جێشتووە زۆربەیان ئەوانی منتەقەی سەرگەڕان و لە منتەقەی قەرەتەپە و خوارتر و منتەقەی کۆڵەجۆ و پاڵانەکان ئەوانە کۆمەڵی هاوڵاتی
کورد تەنگە تاوکراون بۆی ئەرز و ئاو ماوای خۆیان بەجێبێڵنەوەوانە ئێمە بزەرمان کردو لەما ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستش درەنگ نییە بچێتە سەر خەت جەقدەوە بکاتەوە کە ئەو ناوچانە ئیدارەدانی ئەو ناوچانە بە هاوبەشی وەکو 2014 ئەوانە بکرێ زۆر باشترە بۆ خەڵکی کوردستان و بۆ هەرێمی کوردستان و بە وڵاتیانی کوردستان دەوێت. باشە تیشکی خستە سەر پرسێکی زۆر گرنگ کاکمەردان کە من چەند جارێکی دیکە بەراوام لەسەر کردو لەسەر ئەم بابەتە ئەویش ئەو ناوچانی کە مەترسی بە عەرەبکردنیان لەسرە و عەرەبی هاوردە و کە خۆیان باسی لێەوە دەکەن گوندنشینەکانی ئەو دەوروبەری کەرکووک باسی لێەوە دەکەن عەرەبە هاوردەکان شوێنەکانیان پێچۆڵەکەن چی ئەکرێت بۆ ئەمانە بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێم بەڕسمی ناچێ بەدەم کێشەکانەوە تۆ ینی دیقەتەوە پاشەکشێکی زۆر گەورەیە لە جنیدای حکوومەتی هەرێم بۆ ناوچە کوردستانیەکان مەسەن بۆ نمونە ئێمە لە 2006 و حوت و ئەوانە قۆناغبەندی کرابوو کە ئەو هاوڵاتی عەرەبانەی کەتی خۆی لە زمانی سەدامە بە ناوی شاڵاوی بە عەرەبکردنی ناوچە کوردستانیەکان هێنرابوونە کەرکووک هەموو قەرەبوو کرانەوە بەڵام لە بەرامبەرە هاوڵاتی کوردەکان کە دەرکرابن قەرەبوو نەکرانەوە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان ینی هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆسەوە پرۆسەکە بە کاڵ و کرچی و بە سستی و بە نەعادالەتی و بە ناوسەنگی هاتە دەست مەسەن عەرەبەکانە یەکی نازانم 10 ملیۆن بوو 6 ملیۆن بوو 10 ملیۆن پێم وایە قەرەبووە کرانەوە ئەگەڕانەوە بە ناوچەکانی خۆیان بەڵام کوردەکان هیچ قەرەبوویەک نەکرانەوە ئێوە بە پێچەوانەوەی ئێستا کە ئەو ڕووداوانەی کە لە 16 ئۆکتۆبەر کە لێ کەوتەوە کە ریفراندۆمی بەدوای خۆیان هێنا ئێمە ئەو ناوچانەمان ینی لە ڕووی ژمارەی دانیشتوانی کوردبوونەوە خەریکە بە تەواوەتی ڕێژە لە دەست ئەدەین ینی ئەمە مەترسێکی گەورەیە حکوومەتی هەرێمە بیر لەوە بکاتەوە مەسەن حکوومەتی هەرێم ئێمە کێشەکەمان کێشەیەکی اقتصادی نییە لەگەڵ بەغا زیاتر کێشەیەکی قەومیە ینی کێشەی جوغرافیە ئێمە بێت لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە هەرچەدەم پێ خەڵکی سیاسی نیم و خەڵکی یاسایی نیم ئەم بابەتی من نییە بەڵام ئەبێت ئەوان جەقدەوە بکەنەوە ئەوان پێداگیری لەوە بکەن. بەڵێ دیارە من لەو چارچەوە پرسیارم لێ کردی لە بەروی زۆر جار باسییان لەوە کردو گوندنشینانی ئەو ناوچەیە کە هێز و سوپای عێراقی هاتۆتە نێو گوندەکانیشانەوە تەواو بەڵام ئەوان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ بەرگریەکیان لێ نەکراوە کاک مەردان لەو چارچەوە من زۆر سپاس دەکەم تا لەم تەوەری بەرنامەکەمە ئامادەبووی دووبارە سپاس بۆ بەڕێز مەردان چاوشین کا بەڕێزیان لە پرسیایی محوەری سەی پێشمەرگە بوون و ڕاستەوخۆ لێرە محوەری دووی پێشمەرگە کە ڕاستەوخۆ لێرە لا ستۆدیۆ میوانی من بوون